نیگەرانی و ناڕەزایەتیەکانی شەقام ڕادەبەدەرە. بێکاری و نەبوونی خزمەتگوزاری لە 2023ەوە ئێستاشی لەگەڵدا بێ خەڵکی وروژاندووە، داوای گۆڕانکاری دەکەن، لەگەڵەوەشدا ڕۆژکارەکان ترسیان هەیە بەهۆی خۆپشاندان جارێکی دیکە بێکار بمێننەوە. نازانن کە ئەمە گەندەڵی و بەهەدەردانی سامانی وڵاتە، نابینن خەڵکەکە لە چی دۆخێکدایە. عێراق بودجێکی هەیە دەتوانێت میلەتەکەی وەک پاشا بژێنێ، بەڵام کوا بوجە، کوا خزمەتگوزاری؟ حکومەت و لایەنەکان خۆیان دەیانەوێت خەڵکی برسی بکەن، هەر بۆیە خەڵک دەڕژێتە سەر شەقامەکان. من 2003 شفت وجوه تغيرت ڕاستە لە 2023 هیچ دەموچاوێک نەگۆڕاوە لە دەسەڵات، هیچ نەکراوە بۆ خزمەتکردنی خەڵکی. هەموو عێراق بەدەست بێکار و نەبوونی خزمەتگوزاریەوە دەناڵێنێ، بەڵام چەر خۆپیشاندان گرنگە، لەگەڵ ئەوەشدا زیانمان پێدەگەێنێت و هێندەی تر بێکار و برسیمان دەکات. بۆ ڕێگریکردن لە ئەگەری سەرهەڵدانەوەی خۆپشاندان و جارێکی دیکە چوونە ناو ناوچەی سەوز، حکومەت پلانی ئەمنی و ئامادەکاری دەکات و هێزێکی زۆری لە دەوروبەری ناوچەی سەوز بڵاوە پێکردووە. چاودێرێک پێی وایە تا لایەنەکان نەگەن بەڕێکەوتن، ئاوا بەردەوام هەڕەشەی جوڵانەوەی شەقامی هەیە. قد يكون هنالك تحدي تواجه الحكومة. أولا التحدي الأول هو ذكرى يعني مظاهرات لەوانەیە ئاڵنگاری ڕوبەڕووی حکوومەت بێتەوە. یەکەم ئاڵنگاری نزیکبوونەوەیە لە یادی خۆپیشاندانەکانی تشرینی 2019 پێدەچێت جوڵەیەکی جەماوەری هەبێت، گەر ڕێکەوتن نەکرێت لە نێوان لایەنەکاندا. لەوانەیە جەماوەری سەردیەکان دووبارە بڕژێنەوە سەر شەقام و بچنەوە ناو ناوچەی سەوز. بۆیە حکوومەت و هێزانیەکان بۆ ئەم جموجۆڵە ئامادەکاری دەکەن. دوو جەمسەرە ناکۆکیی عێراق کە ماوەی 11 مانگە لەسەر پێکێنانی حکومەت ڕێک نەکەوتون، ئاکامەکەی خۆپشاندانێک بوو کە کوژرا و برینداری لێکەوتەوە. مەترسیەکە ئەگەری دووبارە بوونەوەی هەیە. لە 2019 بۆ ماوەی نزیکەی 2 ساڵ بەشێک لە دوکان و بازارەکان بەهۆی خۆپشاندانەکانی تشتینەوە داخران. ئێستا مەترسی گەڕانەوەی هەمان سیناریۆ دەکرێت. بۆ خەڵکانێک ئەمە لە پێناو گۆڕانکاریە، بۆ بەشێکیشیان داخستنی ڕزقی ڕۆژانەیە کە پێی دەژین. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.